فڵاوڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە بەرنمێکی تایبەت میوانی ماڵەکانتانین. هەروەک ئاگادارن ساڵ لەگەڵ ساڵ قەیرانی ئابووری و داتەپینی نرخی دراوی وڵاتانی ناوچەکە و بێکاری و هەژاری گوشاری زیاتر دەخاتە سەراستی ژیانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و ناچاریان دەکات بۆ دەستەبەرکردنی بژێوی ژیان هەموو جۆرە بارودۆخێکی کاری مەترسیدار تەحەموڵ بکەن. لە بەرنامەی ئەمڕۆماندا وتوێژێک دەبینن لەگەڵ بەڕێز عوسمان زیندانی بەرپرسی سەندیکای کرێکارانی بیناسازی سلێمانی سەبارەت بە بارودۆخی ژیانی کرێکارانی بیناسازی لە هەرێمی کوردستان و وڵاتانی ناوچەکە. بۆ هیوای ناوڕۆکی ئەم دیمانەیە جێگای سەرنجی ئێوەی ئازیزیش بێت لەگەڵمان بن بۆ بینینی. بەڵێ بەڕێز عوسمان زیندانی لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندا. کاک عوسمانم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە ئەم کاتەی ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش باش. سپاس. کاک عوسمان، دەست پێ بکەین بە پرسیارەکان. من لەوە دەست پێ بکەم کە سەرەتا بفەرمونون ئەو توێژەی پێیان دەوترێت کرێکارانی بیناسازی کام بەش لە کرێکارانن و لەبارەی ماف و ئیمکاناتی جۆرا و جۆرەوە چ جیاوازیەکیان لەگەڵ کرێکارانی بەشەکانی دیکەدا هەیە؟ بەڵێ، کرێکارانی بیناسازی بەشێکی سەرەکی ناو چینی کرێکارن. بەو ڕشتە جۆرە و جۆرەکانی ناو چینی کرێکار لە چەند جۆرێک پێکهاتوون: کشتتوکاڵیە، پیشەسازیە، گواستنەوەیە، ڕستن و چنینە، بەرهەمە نەوتیەکانە، سامان نەوتیەکان با بڵێن، سروشتیەکان. بیناسازی ڕشتەیەکی گرنگی ناو پێکهاتی چینی کرێکارە. بەو کرێکارانە وتێت کە لە کارگەکانی چیمەنتۆ، بەرهەمێنانی چیمەنتۆ و ئەو کارگانی کۆنکرێتی ئامادەکراو، زایدەن ئەو کرێکارانی هەڵکەندنی ڕێگەوبان و کرێکارانی ڕۆژانە ئەوانەی کە بەردەوام لە ماڵەکانە کارەکەن بۆ تەسیسی خانوبەرە، بۆ ئاوەڕۆی خانوبەرە، بۆ گەچکارە، بۆ سەقفە، بۆ هەموو یانی ئەوەی تەلاوی پێوترێ ساختمانی تەلارسازی. ئەوانە ئەو بەشەن لە کرێکارانی بیناسازی کە بەشێکی گرنگ و سەرەکین لە ناوچینی کرێکاری هەر وڵاتێک و هەرێمێکا کە هەبێت. زۆر سپاس کاک عوسمان. سابا باسی بارودۆخی ئێستای ژیان و ئیمەنی شوێنی کاریم بەشە بکەین. ئەم بەشە لە کرێکاران لە هەرێمی عێراق و لە وڵاتانی ناوچەکەدا بارودۆخی ئێستای ژیان و ئیمەنی شوێنی کاریان لە چ ئاستێکدایە؟ شوێنی کاری کرێکارانی بیناسازی هەم لە عێراق و هەرێمی کوردستان و هەم لە ئەو وڵاتانی دەوروبەرەگەر بوو نمونە کۆماری ئیسلامی ئێران بۆ نمونە وەربگری، یان تورکیا بە نمونە وەربگری، یان ئەردن کە لە دەور و پشتمانە جیاوازی هەیە لە بینیانە. بارودۆخی ژینگەی کار لە ڕووی مەترسی کارەوە، مەیەک لە ڕووی جێبەجێنەبوونی یاساوە بۆ باری تەندروستی، لە ڕووی جێبەجێنەبوونی یاساکانی کرێ لە کاتی خۆی، مۆڵەت لە کاتی خۆی، ئەمانە ئەتوانی بڵێ لە هەرێم، لە عێراق و لە ئێرانە هاوشێوەیە. لە هەندێک بوارە لە تورکیا تۆزێ بەرەو پێشترە، لە وڵاتی ئەردەنیش بە هەمان شێوە جیاوازیەکی هەیە لەگەڵ وڵاتانی ترە. بەس ئەو خراپترین بارودۆخ کە ژینگەی کار هەیبێت لە بۆ کرێکاری بیناسازی بەشە کوردستانێکە، ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە ئێرانە و لەگەڵ هەرێمی کوردستانی خۆمان وە عێراقیشە. ئەمانە ئەمنیەتی شوێنی کار زۆر زۆر سەخت و زەحمەتە. دوو خاوەنکار سەعاتکاری زۆر کارەکەن بە کرێکاران و لە هەمان کاتیشە مۆڵەتی کارکردنیان وەکو پێویست نادانێ. بە کورتی و پوختیەکەی ژینگەی کار تەنیا ئەو شوێنە ناگرێتەوە، ئایا لە ڕووی تەندروستیەوە یا لە ڕووی سەلامەتی پێ. ژینگەی کار هەموو بوارەکان نەگرێتەوە: شوێنی نان خواردن، شوێنی حەوانەوە، مۆڵەتی کارکردن، سەعاتی کارکردن، کرێپێدانیان، هەموو ئەو بارودۆخی و هەلومەرجەی کەتیایە کرێکار کارەکات و ڕوبەڕووی بێتەوە پێوترێ ژینگەی کار. لە هەلومەرجێکی خراپدان هەموو کرێکارانی لەو بوارانەدان. زۆر باش. کاک عوسمان باسی کرێت کرد، کرێکی کە لە بەرامبەر کاری سەختی بیناسازیدا دەدرێت بۆ کرێکارانە. ئایا لە ئاستی گرانی پێداویستیەکانی ژیان و بەڕێوەچوونیاندایە؟ بێگومان نەخێر. کرێکارانی بیناسازی تاوان هەمیشە ئەبن بە دوو بەشی گرنگەوە. یەکی چانەوانن کە لە کارگە و پرۆژەکانی بەرهێنانی چیمەنتۆ و چەو و لم و بلۆک و ئەوانە کارەکەن، کاشی و مەڕمەڕ و گەچوانە. بەشێکیشیان لە کۆنکرێتی ئامادەکرا و بەس بەشێکی تیانی کرێکاری ڕۆژانن. ئەوانەی کە کرێکارانی ڕۆژانن، چ لە کۆماری چ لە ئێران
چ لە عێراقا لە عێراق چ لە هەرێمی کوردستانە ئەم سێ شوێنە ئەگەر بە نمونە وەرگری کە نزیکن لە یەکتریەوانێ لە بارودۆخێکی زۆخایە کرێ زۆر لە ئاستێکی نزمدایە و مشکلەیەک هەیە لە سەرچاوی ئەوەیە کە کرێ نزم بێ بێکاریە لە ئەنجامی بوونی بێکاری لە ئێرانە بوری بێکاری لە ڕۆژهەڵاتە بوونی بێکاری لە عێراق و کوردستانە ناچار کرێکاران ڕازیە بن بە ئیشی قورس و بەکرەیەکی کەم یان ئێستا کرێکاران لە هەری پارێزگاکان یاریمی کوردستان 30 بۆ 40,000 دینار کرێکاری ڕۆژانەیە لەم هەفتەیەکی شاجاری وایە 2 ڕۆژێ ڕۆژکاری دەسەکەوێت لە عێراق هەر بە هەمان شێوە لە ئێران کەمترە و ئەو پارەیە لەگەڵ ئاستی بژێوی لە کری خانوو لە ئێرانە جلوبەرگ خواردەمەنی کە ئەمە پێداویستی سەرەتاییەکانی ئینسانن نەک ڕەفاهیەت ئەمە ڕەفاهیەت نیە مەسە پێداویستی سەرەتاییەکانن کە ئەو کری کە کرێکار دەستی ئەکەوێ ئەو وەختەی کە کرێکار کارەکە لە مانگەکە بەرگیز بەشی کری خانووەکەی یا بەشی پێداویستی ژیارەکانی ڕۆژانی خۆی ناکات. زۆر باشە کاک عوسمان ئێستا بەم بارودۆخەیەوە کە باس کرا هەم لە بواری بژێەوە هەم لە بواری ئیمەنی شوێنی کارەوە پێتان وایە گەورەترین مەترسی لەسەر ژیانی و کرێکارانە چییە؟ ئایا هیچ ئیمکاناتێکی ئیمەنی یان شوێنی کاریان بۆ دابین دەکرێت؟ بەڵێ مەبەست ئەمنیەتی کارە ئیمەنی شوێنی کارەکەیان حقیقەتەن مەترسی دارترین شت لەسەر چارەنووس و ژیانی کرێکاران پێشەوەی ئەمنیەتی شوێنی کار بێ یعنی سەلامەتی شوێنی کار بێ بێکاریە بێکاری دیاردەیەکی زۆر زۆر بەڵاو لە ئێرانە لە هەرێمی کوردستان لە عێراق دوایی باسی یەکەم بە ئیحسایات ئەگەر وەخت بوو بە باشت زایاتێکی باش ئەقینە ڕوو لەبارەوە ژینگەی کار بە پێی قانونی کار لە عێراقا هەر کرێکارێ 50 کرێکار لە شوێنێکا بێ پێویستە یاریدەدەرێکی پزیشک لەوێ بێت و ئەگەر بێت و 100 کرێکار بێ پێویستە پزیشکی لێبێ و دامەزراوەیەکی تەندروستی لەو شوێناوێ بەڵام بەشێکی هەرە زۆری ژینگەی کار لە مەترسیایە لەبەرەوەی سەلامەتی پێویستی پێنێ لیژنەی سەلامەتیان نییە لیژنەی سەلامەتی لە کێ پێگێ لا نوێنەری کرێکارانی فرۆشەکە لەگەڵ سندیکا لەگەڵ پزیشک لەگەڵ بەشی سەلامەتی ئەو کارگەیە کە هەیە نوێنەری خاوەنکار بەڵام بەشێکی زۆری خاوەنکارەکان پرۆژەکان ئەم لیژنەی سەلامەتیان نیە لیژنەی سەلامەتیە پێویستە بانگانە راپۆرتی خۆی پێشکەش بە خاوەنکارکە دوو بتوانێت فەحسی دەوری یعنی پشکنینی پزیشکی تەندروستی بۆ کرێکاران دابین بکات دەورانەی سێمانگی چووکە شوێن هەیە بۆ تەکنەفەسی خراپە شوێنێ بۆ سن شوێنێ بۆ فەقەرا شوێن هەیە بۆ چاو یعنی هەموو بوارەکانی تری کە پەیوەستە بە تەندروستی ئینسانەوەنێ پێویستە بە شێوەیەکی دەوری بکرێ بەڵام جێبەجێ ناکەن ئەو پێداویستیانەی کە بۆ پارێزگاری کرێکار پێویستە لۆک و کڵاو و دەستکێش و کەمامە و قائیشی خۆبەستنەوە و ئەسکەلا و بە تایبەتی مەسعەدی ناوەوەی پرۆژەکان مەسعەدی خارجی ئەنی ئەو مەسعەدا ئەسانسۆرانی کە لە دەرەوە بەکارێن کرێکاران بارەکانی پێسەرە خەمێوانێ بە هیچ شێوەیە لەگەڵ پێداویستیەکانی سەلامەتی کرێکاران ناگوسێ من بەر لە مانجێک لەمە بەر لە وڵاتی ئەڵمانیا بووم چەند دیمەنێکم تۆمار کردو بە فعلی لە لامە کە لەوێ ئەو شوێنانی کە مەسعەدی خارجیە سانسۆری خارجیە کرێکار بێت شوێنێکی تەختە ئەوە کرێکارە توانێت بەسەری بڕوە و ئەم لاشی گیراوە بە شەبەکە بەڵام ئەمە نە لە ئێرانە هەیە و نە لە کوردستانی خۆمانە هەیە ڕۆژانە ئەبینیمە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵەوەی کە کرێکاران گیان لە دەستدەن کەم ئەندامە بن ئەکەونە خوارەوانێ ئەحسایەکانی گیان لە دەستدانی کرێکاران ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە لە تەواوی جیهانە بەڵام بە تایبەتی لە وڵاتە دواکەوتوانەیە کە ئەمە دەوڵەتانە خەسڵەتی سەرمایەداریانەیە چ لە ئێران چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان چ لە تورکیا مەسەلەی ئەمنیەتی کرێکاران بۆن نەبوو خاوەنکار گرنگە نەبوو دەوڵاتیش. زۆر باشە کاک عوسمان بەراوردێکت کرد کە لە ئەڵمان شتێکی ئاوا خۆ تۆمارت کردووە سەر بە ڤیدیۆ لەلاتە زۆر لە خەڵکیش لە دیارە لە میدیاکانە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەمیشە و بەراوردە کراوە لە بینی وڵاتانی ینی تایبەتەن خاوەرەمیانە لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی ئێستا ئێوە ئەگەر بەراوردێ بکەن لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی ناوچەکەدا هەم سەبارەت بە سیاقدەست بیمەی بێکاری باقی بیمە کۆمەڵایەتیەکان و تایبەتەن دابینبوونی ئیمکاناتی ئیمەنی خراپترین و باشترینەکان چۆن پۆلێن بەندیەکەیت؟ بڵێ ڕاستی ئێستا لە جابیل بناسەبە
لەوەی سەلامەتی کرێکاران ئێستا ئەنجومەنی نوێنەرانی عێراق وا تا پەرلەمانی عێراق خەریکی پرۆژە یاسایە کە بۆ سەلامەتی شوێنی کار تەنانەت ئەم یاسایی سەلامەتی شوێنی کارا بە ئەندازەیەک فراوان بۆ مەوداکەی کە بە تەنیا کرێکاران ناگرێتەوانێ تەنانەت ئەو فەرمانبەرانەی کە لە دەوڵەتی شاعیشەکەن وەک نەخۆشخانە و پۆلیس و فەرمانگە حکومی ڕسمیەکان و قوتابخانە چونکە کارەساتی گەورە ڕوویا لە سەلامەتی ئاگرکەوتنەوە ئێستا عێراق لە سەروبەندی دەرکردنی خوێندنەوەی یاسایە کە بۆ سەلامەتی شوێنی کار هەموو بوارەکان و بەر لە مانگێک ڕێکخراوی ئاشتی و ئازادیە لە هەولێر کۆنفرانسێکی تایبەتی لەو بارەوە بەست و ئێمە بەشداریمان تیا کرد کە جێگەی دەستخۆشی کارێکی باشە ئەگەر بەکەش بکەین من مەسەلەن بەراوردێکی لە مەسەلەی بێکاری بووەکەم لە عێراق بەپێی ئامارەکانی ئیحسایاتی هەرێم کوردستان خۆیان باسی لە سیازەی بێکاریەکەن ئەمە هەرێمی کوردستان حسایەتی ڕسمی بەڵام ڕاستیەکەی ڕێکخراوە ئابوووریەکان باز لە ڕێژەی لە 120 زیاترەکەن لە بەروی بەشێکی زۆری ئەم کرێکارانە ناچن لە ناوەندە ڕسمیە فەرمیەکانی دەوڵەتە خۆیان ناونووس بکەن لە عێراقا بەپێی ئیحسایەتەکانی دەوڵەتی عێراق خۆی بێکاری گەشتوتە ڕادەی لە 116 لە ئێران لە موقعێگەی موقعی ئۆنلاین ئێرانی پێڵە گوترێ کە نزیک لە دەوڵەتە باسی لە 11 بێکاری کردو بەڵام هەر خەبیری اقتصادیەکانی ئێران خۆیان ڕەتیان کردوتەوە نەک ئێمە ومانان یەک لە شارەزاکانی بواری ئابووری خەبیرێکی ئێرانیە بە ناوی محەممەد تەقی فەیاز بڵاوکراوەیەکی بڵاو کردوتەوە ئینتیقادی ئەو ئیحسایەتەکە کە کۆماری ئیسلامی بڵاوی کردەوە ئەڵێ ژمارەی لە 140 ئەو کەسانەی کە بێکارن ناچن لە موئەسەساتی دەوڵەتا خۆیان بنووسن و لەگەڵ ئەو ئیحسایی دەوڵەت دەگەل لەیەکی بیتەوە پێکاری لە ئێرانە لە 22 ملیۆن زیاتر بەروسەرەوە لە 22 یەکێ لە سەرچاوەکانی بێکاری هەژاری بێکاریە ئەمە یەک دوو یەکێ لە سەرچاوەکانی ئەوەی کە سەبەبە بۆی کرێکار بە ئیشێکی خراپ و قورس کە لەگەڵ اختصاصی خۆی نەگونجێت لەگەڵ شەهادەکەی نەگونجێ لەگەڵ تواناکەی نەگونجێ و بچێکە کرێکی کەمی ئیشکە بێکاریە لە ئەنجامی بێکاری ئینسانی کارگەر ناچارە بێ بەوەی کە بڕوات بە حەقدەسێکی کەم کار بکە ئێران یەشەکە لەو دەوڵەتانی لە ناوچەکەدا کەمترین کرێ هەر بۆیە ئەبینی کرێکاری ئێرانی لە تورکیان لە دەوڵەتانی دەوروبەرن لە هەرێمی کوردستانن تەنانەت بە حەدێک گەن بەقا یەن بۆ سیاحە بە ناوی سیاحە لێرە ئەمێنەوە ئەم شاری ئێمە ئەم شارانی کە لە هەرێمی کوردستانە پڕ لە کرێکاری بیناسازی ڕۆژهەڵاتکە هاتووە یعنی ئەمە لە بواری کار و کرێ و بێکاریە لە بوارەکانی تری تەطبیقکردنی قانونیشە بە هەمان شێوە یعنی ئەبینیت من ڕیپۆرتاژێکم بینی لە کەناڵێکی فارسی کە پەخشەکرێ لە دەرەوە لەم کەناڵە فارسیە ئاماژەی بۆوەدا کە چۆن لە یەک کاتە ئەو کرێکارانی بیناسازی زیان لە 4 جار پێشێلکاریان پێکرێ مناڵن خوارد تەمەنی کارکردنن لە شوێنی قورس کاریان پێکرێ ئەوە پێشێلکردنیی قانونە سێ ئیسیهانەیان پێکرێ واتە هەراسانیان نەکرێ چ کەش بوون و چ کوڕ بن یعنی ڕسمی ئەمە قسەی عوسمان زیندانی نییە بڵێ ئەمە بوختانێکە دیکە بۆ دەوڵەتێکی شوێنێک یا هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان من بۆ خۆم لە ناو پایتەختی هەرێمی کوردستانە حکومت کە باسی دیموکراسیەت و مافی مرۆڤەکە حکوومەتی هەرێمی کوردستان کرێکارێکم بینی تەمەنی 13 ساڵ بوو لە ئاودەسا هیچێکرد ئاودەسی پاکردەوە لە چێشخانەیەکی گەورەی هەولێرە وە کرێکەشی کەم بوو 11 ساعتیشیان پێکرد ئەمە لە یەک کاتە 4 جار مخالفەی قانونە لەبەرەوە تقریبا من ئەگەر بێم بەراوردی بکەم ڕەنگە نەک بکەومە هەڵەوە لە بەراوردکاریەکەمە زۆر دقیق نەبم بەڵام ئەتوانم بڵم لە هێڵی گشتی هەڵسەنگاندنم بۆ ڕۆژی کرێکار بە تایبەتی خصوصەنی بیناسازی لە ئێران لە تورکیا لە عێراق لە هەرێمی کوردستان لە ژیانێکی زۆر مەترسیداران هەم لە ڕووی ئەمنیەتەوە هەم لە ڕووی کرێەوە هەم لە ڕووی پێشێلکردنی مافەکانیانەوانەیە کە ئەو بوارانەی تایە کارەکەن بە تایبەتی تەلارسازی ساختمانی بوارێکی یەکجار قورسە و ئینجا زەمانیان نییە ئەم کرێکارانە دوو بەشن بەشێکی لە کارگەکانان خاوەنکار بیمەیان بۆکە بەڵام بەشێکی تری کرێکاری ڕۆژانن تۆ منەبەی بۆ ماڵەوە بۆ 3 ڕۆژ ئیشم پێەکەی کێ زمانی منەکە یەکێکی تر کرێکارێکی ترە بە بۆ یاخی ماڵەکەی خۆی پێکە ئەمانە کرێکاری ڕۆژانیان پێم ئەمانە هەم حەقدەسەکانیان کەمە هەم کارەکانیان سەختە هەم هیچ مافێکی بیمەی خانەنشینی دوا ڕۆژیان نییە ئێستا لە عێراق یاسایەک دەرچووە
باسی بیمەی اختیاریەکە، یعنی من بە اختیاری خۆم بچم لە 105 موچەکەم بم بە دەوڵەتی لە 15 بۆ بە ئەم تەتەورە لە عێراق ڕویاوە لە ڕووی قانونەوە بەس هێشتا تەطبیق نەبوو. بەس لە هەرێمی کوردستان ئەم کرێکارانی بیناسازی ئەوانەی ڕۆژانن بۆی بینەر باش تێبگا لەمە بەسەکەی من ئەو کرێکارانە نا کە لە کارگەر و پرۆژەکانە کارەکەن، ئەو کرێکارین لە کرێکار پرۆژەکانان لە 12 موچەی کرێکارەکە خاوەنکارە یا بە دایری زەمان لە 5 لە خۆی بێ وا تا پاش 25 ساڵ ئەتوانێت خانەنشین ببێ، یان ئەگە تووشی ڕووداوی کار ببێ ئەتوانێت سودمەند بێ لە خانەنشینی. بەڵام ئەو کرێکارانی کە ڕۆژانن منیان بەمە سەرکار تۆیان بە دەسەکار خانەنشینی و نایانگرێتەوە، بیمە نایانگرێت، ئەمە بەترسیداتریشتە. و خاڵێکی تر لە هەرێمی کوردستان بیمەی بێکاری نییە، واتە کە من ساڵێک ئیشەکەم دوای ساڵەکە گەر بێکار بووم چی بکەم نییە. لە ئێرانیش بە هەماشەوە ئەوە یەکێکە لەو یاسایانەی کە لە ناو ئێرانە و لە ناو هەرێمی کوردستانە و لە هەندێک لە دەوڵەتانی ناوچەکە پێشێلەکرێ زۆر بەخراپی. ئەگەر بێت و دەوڵەتانی خلیج باسکی، دەوڵەتانی خلیج زیاتر کرێکاری بیانین، کرێکاری بیانی لە دەوڵەتانی عەرەبی خلیجا چەساوەترین بەشی کۆمەلگای بەشەرین، چونکە بە هەموو شێوازی ئیستیغلالیانەکەن. یعنی هەندێک گەر بڕۆی لە گۆگڵ دەبێ بەپێی دوایی تەقاریرەکانی پێشێلکردنی مافەکانی کرێکاری بیانی لە دەوڵەتانی خلیجا وڵاتانی عەرەبی زەختری پێشێلکاری بەرامبەریانەکەی بە تایبەتی بەرامبەر بە کرێکارانیش. ئێستا کاک عوسمان باسی هۆکارەکان بکەین. بەم بارودۆخەڵ کە ئێوە باستان کرد بەرچاوترین هۆکارەکانی بێمافی کرێکارانی تایبەتەن بیناسازی کە بابەتی ئەمڕۆی باسەکەی ئێمە لە توێژێکی تایبەت لە کرێکاران بێمافی ئەم کرێکاری بیناسازیانە لە بەهرەمەندبوون لە ئیمکاناتی ئەمڕۆی لە چی دابینیت؟ بەڵێ چین کرێکارانی بیناسازی وەکوتم بەشێکن لە ناو چینی کرێکار. چینی کرێکار هەمیشە لە دەرەنجامی سیاسەتی دەوڵەتەکان ئەم دەوڵەتانی کە لە ناوچەکەدان و لارێمی کوردن سیاسەتێکی سەرمایەداریانەیە، ئابووری و بازرگانیەکەیان بیناکراوە لەسەر کەرتی تایبەت، واتە دەستکراوەیە قانونی وەبەرهێنان دەرچووە، وەبەرهێنی ئەجنەبی وەبەرهێنی ناوخۆی ئەتوانێت پرۆژە بکاتەوە و حتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی حکومڕانیەکەشی گۆڕیوە لە ڕووی وەزیفی و ئیداریوانێ خەستەخانەکان لەگەڵ قوتابخانەکان لەگەڵ ئاو لەگەڵ کارەبا تەوەجوهەکەی وایە بەرەو کەرتی تایبەت و سەرمایەداری بڕوە لە جیای دەوڵەت خۆی دعمی ئەم بوارە بکە، دعمی تەندروستی و دعمی خوێندن و دعمی ئەوە بکە. بێگومان خاوەنکاریش و سەرمایەداریش بینای سیاسەتەکەی و اقتصادەکەی و کارەکەی لەسەر ئەساسی قازانجەکە، ئەوێ بە کەمترین کات زۆرترین بەرهەم بە کەمترین کرێ باشترین قازانج بکە. ئەنی ئەمە فەلسەفەی بازاری ئازاد و سەرمایەداریە. هۆکاری سەرەکی ئەمەیە. هۆکاری دووەمەوەیە کە هەندێک قانونیش دانراوە بۆ کرێکاران، مؤسساتی حکومی لەم دەوڵەتانە زەعیفن لە بەرامبەر بە خاوەنکارە. بۆچی؟ لەبەری خاوەنکارەکان لە ئێرانە سەر بە سوپان، خاوەنکارەکان لە هەرێمی کوردستانە سەر بە دەسەڵاتن. ئەم خاوەنکار هەمیشە یەکێک لە خەسڵەت و سیماکانی سیستەمی سەرمایەداری ئەوەیە یا دەوڵەتەکە و خاوەن حکوومەتەکە خۆیان خاوەنی پرۆژەکانن یان شەریکن لەگەڵیانە یاخود یاساکان دەرەکەن بە قازانجی ئەوان. لەبەر ئەم حاڵەتە ئەمەنە سەبەبی سەرەکیە. سەبەبی دووەمیش ئەوەیە تەطبیق نەکردنی قانونە. سەبەبی سێمیش لاوازی چینی کرێکار لە ڕووی وشیاری لە ڕووی یەکریزی و یەکڕێکخراوەیەوە و حقیقەتی ئینسان لەولاتر لە حقیقەتەوە قسە بکە لاوازی هێزە چەپ و کۆمەنیست و شۆعی و مارکسیستەکانە لە ناو ئەو واقعانەیە. چونکە ئێرە نابینی دەوڵەتێکە مەسەلەن دیکتاتۆریە، ئازادی ڕێکخراوبوونی تیانە، ئازادی سیاسی تیانە، تا حیزبێکی سیاسی بێ پێشڕەوایەتی چینی کرێکارکە یان نەقابەیەک سندیکایەکی کرێکاری لە ئێرانە بێت جنبوشێکی سربەخۆ دروست بکە و ئازاد بێتەیە. لە هەرێمی کوردستان قانونەیە بەس قانونەکە تەطبیق نابێ. قانونیە قانونەکە ناگونجێ لەگەڵ قوانینی نێودەوڵەتیان. ینی هۆکارەکان لاوازی قووەتی کرێکار لەوە ناکە توانایی کارکردنی، لەوە ناکە چینی کرێکار هێزێکە ناتوانێت گۆڕانکاریەکە، لەوەیە کە هێشتا وشیارەکە نەگەشتوتە ئاستی پێویست بتوانێت ڕێکخراوبوونی خۆی بچەسپێنێ بەرجەستەیکە لە ناو واقعی ئیجتیماعیە بەرامبەر بە دەسەڵات و دەسەڵاتیش بە هەردوو دەست لێ ئەدا وەکو حکوومەت وەکو خاوەنکار. ئەمانە کۆمەڵ هۆکارگەلێکن کە هەن و لە هەمان کاتە لاوازی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی،
کۆمەڵە ڕێکخراوان باز لە مافی مرۆڤەکەن بەڵام دیفاع لە قەزەی کرێکار ناکەن پێیان وایە مرۆڤ بەزەوەیە کە ڕۆژنامە نووسێک لێی بدرێبێ دیفاعیلەکە ژنێک مەسەرەن چەسانەی بەرامبەر کرد دیفاعە ئەمانە جێگەی دەستخۆشی و کارێکی باشن بەڵام چەسانەوەی چینی کرێکار و مافی کرێکار لە ڕووی ئابووری لە ڕووی سیاریهی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەشێکە لە جارڕامەی گردردونی مافەکانی مرۆڤ لە مادەی 23 و 24 و 25 لە جارڕامەی گردردونی مافەکانی مرۆڤی جیهانیە باسی حەقی کار حەقی کاری گونجاو حەقی خانەنشینی ئەمانە ئەکات جێبەجێ نابێ هۆکارگەلەکە ومان هەم سیاسیە هەم اقتصادی هەم جێبەجێنەبوونی قانونە هەم لاوازی حرەکاتی کرێکاری و نەقاباتەکانیەتی زۆر باشە کاک عوسمان بەهۆی کەمی کاتی بەرنامەکە من دوو پرسیارم یەک خستووە کە هەردووکیان پێکەوە وەڵام بێتەوە سەرەتا ئایا ئەمان هەیە بزانین ئامارێک لە کرێکارانی بیناسازی لە بەردازدا هەیە کە ڕێژەیان چەندەیە دواتریش بفەرمونون کە پێشبینیتان بۆ ساڵی داهاتوو یا بۆ ساڵانەی داهاتوو چۆنە پێتان وایە گۆڕان لە بارودۆخی ژیان و کاری ئەم بەشە لە کرێکاراندا ڕوودات بەڕاستی ئاماری تەواوەتی کە بڵێ چەند کرێکار لە هەرێمی کوردستانی ناتوانانی بیکەی لەبەرەوەی دەستگای ئامار لە هەرێمی کوردستان لە ڕێی وەزارەتی پلاندانان و لە ڕێی بەڕێوەبەرایەتی بەکارخستن بەڕێوەبەرایەتیەکەیە کە خەڵکە خاتە سەرکار ئامارەکانیان لەوێەوە دەسەکەوێت بەڵام ئەو ئامارانە دەقیق نین لەبەرەوەی وەک باسم کرد بە هەزاران کرێکار هەیە ناچێت لەوێ خۆی ناونووسکە ئەمە یەکەم دووەم ئەمڕۆکە چووە خۆی ناونووس کرد و بەیانی بەڵام چۆتە سەرکار و کرێکارانێکیشن لە دەرەوەی وڵاتیەنە ئێرە و ئەڕۆن بەڵام ئەتوانین بڵێ کرێکارانی بیناسازی لە پارێزگاکانی هەرێمی کوردستانە بە سەدان هەزار کرێکارە بێت چووکێ تەلارسازیەکی زۆر هەیە لە بواری نیشتە جێبوونە و لە ڕێگەوبانە و لە تعمیراتە لە بنیادنانەوەی خانوبەرەیە ئەمە بۆتەوەی کە دەستێکی کارە بێ و کارگەیەکی زۆر کراوەتەوە بۆ کۆنکرێتی ئامادەکراوە بۆ کرێکارانی با بڵین بیناسازی و بەرهەمێنانی چیمەنتۆ ئەمە ینی لەبەر ناتوانانی بەتەقیقی بڵێ کە ئامارەکە چەند کرێکار لەبەردەسن ناتوانانی وای وڵێ ماسەدان هزار کرێکار هەیە ببوو لە پرسیارەکەەوە دوو بەشە بەشی دومیان بەڵێ ئەوە بوو کە ئایا پێتان وایە گۆڕانکاری ڕووبدات پێشبینیتان بۆ ساڵی داهاتوو یا ساڵانی داهاتوو چۆنە بەپێی ئەو بارودۆخە سیاسی و هەلومەرجە ئەمنیەتەی ناوچەکەی گردۆتەوە کە سەر بۆ شەڕ و شۆڕ و کوشتار و بردومانکردن و ململانەی نێوان ئەم دەوڵەتانە ئەبا چه ئێران پێشبینی ئەوە ناکرێت کە هەژاری کەم ببێتەوە بێکاری کەم ببێتەوە و وەزعی چینی کرێکار باشتر بێ هەرێمی کوردستان بە هەمان شێوە لەبەرەوەی نائستقراریەتێکی اقتصادی هەیە بەشێکی سەرچاوەی داهاتی خەڵک موچەیە موچەش کەوتۆتە بینی بەرداشی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فێدراڵەوانەیە و وەزعی اقتصادی ئەم منطقەیە مستەقڕێ بووی ئەگەری دروستبوونی شەڕەوە لەبەرەوە پێشبینی ناکرێ یەکەم سەبەبیان سەبەبی بارودۆخی سیاسی و ئەمنیەتیە دووهەمیان سیاسەتی ئابووری ئەم دەوڵەتانە و هەرێمی کوردستان سیاسەتێکی ئابووری بنیادناوە بەرەو کەرتی تایبەت بەرەو بازاری ئازادێکی زۆرتر لەوەی کە ئێستا لە هەندێک دەوڵەتی ئەوروپیا هەیە ئێستا تەبەن کاڵین جیهان مەبەست لە ئەمریکا لە بەریتانیا لە ئوسترالیا چەند دەوڵەتێنە بەڵام ئەوروپا هەندێک لە دەوڵەتەکانیان خۆیان ئێستا تەراجوعەکان لە هەندێک قوانینی کۆنی سەرمایهداری خۆیان دەعمی کردی کارکردنەکەن لەبەرەوەی بتوانن تەوازنەی ڕاگرن لە بینی بەرەمێنان و پێداویستیەکان و لە بینی خازانجا مەسەرەن بۆ نمەسوقی ئەوروپی مشتەرەک ئەوانە دەعمی جوتیاری ئەوروپیەکە بۆچی بۆی بتوانێت بەرهەمی کوشتتوکاڵی بەرهەمی خۆراکی هەبێت ئەمە پێوەستە بە پرۆسی کارەوە من قسەکانم لەسەر و ڕەوشی کرێکار بە گشتی هەر کرێکاری بیناسازی نییە لەبەرەوە تەوقع نییە لە ساڵی ئایندەیە بارودۆخی چینی کرێکار لە ڕووی ئابووری لە ڕووی هەژاری ئەوانەوە بەرەو باشتر بچێ ئللا لەو حاڵەتانە کە چینی کرێکار پێویستە خۆی وشیار کاتەوە و ڕێکخراوبوونی زیاتر بکە و ئەو کەسانەی کە لە کۆمەلگا هەن وەکو کەس وەکو گروپ وەکو حیزبی سیاسی کە خۆیان بە مدافع لە قەزەی چینی کرێکارەزانن پێویستە کاراتر لە مەیدانە ئیش بکەن بەڵێ زۆر سپاس کاک عوسمان پرسیارێکم نەماوە ئەگەر بە پێویستێ زان ئاماژە بە شتێکی تر بکەن یا قسێکی نەوتراوتان هەیە لە کۆتاییدا فەرموون
وەڵام من سوپاس بۆ کۆمەڵە تیڤ یەک دوو ئەو ناڵم لە هەرێمی کوردستان پێویستە چینی کرێکار هەوڵ بدەن زیاتر بابەت بن بە یاساکان، دوو لە ڕێکخراوەکانی خۆیانە ئیش بکەن، سێ هەمشتیش هەوڵی وشیاری زیاتر بدەن و بە دەستە جەمعی داکۆچی لە یەکتری بکەن. سەبارەت بە نسبەت ئێرانوانێ داواکارم لە هەموو کرێکارانی ڕۆژهەڵات کە دێنە هەرێمی کوردستان هەوڵ بن بە مۆڵەتی ڕسمی بێن، چونکە ئەگەر بە مۆڵەتی ڕسمی نێنە ئێرەوە ئیش بکەن تووشی ناکۆچیەک بن لەگەڵ خاوەن کارەکە کریان نەیاتێ یا دەریانکە بۆیان زەحمەتە بچون سکاڵای قانونی لە هەرێما دیاریکەن، چونکە قانونی کۆچبەری هەیە کاڵەت و بە چه قانونێک هاتوویتە ئێرە. ئەمە خاڵی دووەمیان ڕازی نەبن بۆی کە هاتنە ئێرە عەقدیان بۆ نەکرێ. ئەگەر ئیقامەیان هەبوو بە ڕسمیاتن داوا بکەن گرێبەستیانە بێ، لەو گرێبەستەش نوسخەیەکیان لەلا بێ و بە زمانی خۆشیان بێ و هەوڵیش بدەن پەیوەست بن بە سندیکاکانی کرێکارانەوانەیە. بۆچی بۆەوەی سندیکای کرێکاران ڕێنماییان کا لە قانونە ڕێنیشاندەریان بێ لە هەموو بارودۆخێ جگە لەوەشی هەوڵ بن هەتا ئیمکانەیە بەلایەنی کەمی کرێک کەم ڕازی نەبن، چونکە قانونی کاری عێراقی جیاوازی لە بینی کرێکاری کۆچبەر و کرێکاری ناوخۆییان ناکات. ئەبێ خاوەنکار هەمان کریان ماتێ، بەس بەداخەوە کرێکارێک لەبەر نەهامەتی و هەژاری کە لە ڕۆژهەڵات یا لە ڕۆژاوا لە سووریا ڕاکە ئێرە حتا لە عێراق یەن بۆ ئێرە بە ناچاری بە کرێکی کەم ڕازی بەس ڕاستیەکەی ئەمە کارێکی باش نییە. درست. دووبارە سپاس بۆ بەڕێستان کاک عوسمان کە قبوڵی زەحمەتتان کردو لە بەرنامەی ئەمڕۆماندا بەشدار بوون. سپاس بۆ بەڕێستان. دووبارە سپاس بۆ بەڕێز عوسمان زیندانی بەرپرسی سندیکای کرێکارانی بیناسازی سلێمانی. و سپاس بۆ ئەوەی بینەرش تاوە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵماندا بوون. زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکاریشم کە یارمەتی دەرمان بوون لە پێکهێنانی ئەم بەرنامەیە. تا بەرنامێکی تر ماڵەوە.